بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەشوێ دەگەن کەی چارەسەر دەبن کەی تێر هاوڵاتیان چاوەڕێوە ناکەن کە لیست و لیستکاری هەبێ و لیژنە بچێ هەموو مانگێ وردەکاری ئەم لیستا بە بەرچاوی هەموو خەڵکەوە سێ و چوار ڕۆژ هەڵک هەموو چاوەڕوان بێ کە وردەکاریەکەی تەواو بێ کێم کێشانە کۆتاییان پێدێ گفتوگوێن پرس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا دارا سەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. مامۆستا دارا بەخێر بێی. زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. مامۆستا لە سەرەتای ساڵەوە وترا ئیتر تەواو کێشەم لیست و لیستکاریە نامێنێ بەڵام ئەوە دەبینین هێشتا هەر بەردەوامە. بۆچی ئەم کێشانە هەر بەردەوامن؟ بەناوی خوای گەورە سوپاس بۆ ئێوە بەڕێزەکان. دیارە ئەتوانین بڵێن لە ڕووی دوو بابەتەوە کێشەکە کۆتایی هاتووە ئەم لە ڕووی یاساییەوە کە بڕیاری دادگای فیدراڵیمانەیە و بڕیاری دادگای فیدراڵیش هەمومان دەزانین کە هەم باتن هەم مولزمن. دوو هەمیان یاسای بوجە دەنگی لەسەر دراوە و بڕیارە هەموو لایەک پابند بن پێوەی بەڵام بەداخەوە وەک پیشەی هەمیشەیی کاری دوو حکوومەت ئێستا بۆتە سەر هاتۆتە سەر ئەوەی کە موچەی هەرێمی کوردستان بەداخەوە دواکەوێ و بەردەوام تیم دێ و ئەڕوا و نازانم جۆرێک ئەم هەموو لێک تێگەیشتن و ڕێکەوتن و بە حیساب هەماهەنگی هەیە بەڵام دوجار موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی ڕێگنەکەوتنی یا پابند نەبوونی هەردوو حکوومەت بە یاسا و بە بڕیارەکانی خۆیان. مامۆستا ینی وادەیەک هەیە بۆی کە ئیتر خەڵک چاوەڕێم لیست و لیستکاریە نەبێ؟ ئێمە ئەتوانین بڵێن گرفتەکە لێرەدایە کە ئەم شاندانە دێن و ئەڕۆن لە نێوان هەردوولادا ڕاستیە پێویست بە ڕێکەوتن ناکە بۆ چونکە ئێمە یاسای بودجەمان هەیە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە ئەبێ ئەمە جێبەجێ بکرێت کە ئەمە جێبەجێ ئەکرێ بە حاڵەتێکی نۆرماڵ و ئاسایی خۆی ئەبێ موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان مانگانە بدرێ. هەتا بڕیارەکەی دادگای فیدراڵی زۆر تەکید لەوە هەکاتەوە کە نابێ موچەخۆرانی هەرێمی کوردستان ببەسرێتەوە بە ململانەی نێوان هەردوو حکوومەتەوە یا بەهۆی ڕێگنەکەوتنی هەردوو حکوومەتەوە کە پێم وایە لەم بەشەیە هەردوو لا مقصرن و هەردوو لا کەم تەرخەمن و هەردوو لا جۆرە لە جۆرەکان پێشێلی بڕیارەکەی دادگای فیدراڵیان کردووە. ئەکرێ حکوومەت لایەنێک وەزارەتێک کەم تەرخەم بێ مقصر بوو بێ و لە کاتی خۆیان ڕێکارەکانی جێبەجێ نەکردبێ بەڵام ئەمە نابێت بێتە هۆکاری ئەوەی دەست بەسەر قوت و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خاننشینانە بگیرێ. ئەمە کە ئەم بەشەی بەڕاستی مای نیگەرانیە لەولاشەوە بەداخەوە یعنی ئەتوانین بڵێ هەم حکوومەتی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم ئامادە نەبوو هیچ کامێک لە هەنگاوەکان وەکو پێویست بنێ ڕاستە مانگێک لیستی موچەی نردووە و پێشوەخت و مانگێک ینی زۆربەی مانگەکان دواکەوتووە ئەم مانگە نەبێت کە خۆشبەختانە لە هەژدەی مانگاڕەوانەی کرد کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانیشمان هەبوو کە پێویستە هەموو دەی مانگێک لیست بنێرێ. لەو لاشەوە هەرێمی کوردستان مەسەلەی داهات توانین بڵین بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەری نەکردووە لەگەڵ حکوومەتی عێراقیە. ڕاستە دانیشتن هەیە و گفتوگۆ هەیە و لێک تێگەیشتن هەیە بەڵام هەر مانگی بڕێکە نێرێ بە جیاوازی وە حکوومەتی عێراقیش بەتایبەتی وەزارەتی دارایی پێ وایە ئەم ڕەکەمە. ئەمە یەک دوو هەمیان لیستەکە لە ڕابردووە گرفتی زۆر بوو کە هیوادارین لە مۆدۆ کۆتایی بە ئالۆزی و کێشەبێکە لەم لیستەیە هەبووە. خاڵی سێمیشیان پرۆسەی تەوتین کە ئەمانە هەرسێکیان چۆنەڵێ لێکەوتەی بڕیارەکەی دادگای فیدراڵی ینی ئەمانە بوون بە ڕێکارێک و هۆکارێک بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی بەداخەوە لەم بابەتەیە ئەتوانم بڵم نەتواندراوە ئەم بربەستانە تا ئێستا تێپەڕێندرێ و کۆتایی پێپێندرێ کە لە کاتێکا بەڕاستی ئەتوانم بڵێم بووە بە عیبە بۆ دوو حکوومەت بێتە سەر ئەوەی هەموو مانگێگە بێ هەرێمی کوردستان و موچەخۆران چاوەڕوان بن ئایا موچە دێ یان نایە چ ڕۆژێک دێ چ ڕۆژێ وەربینی تەوا بێکەی وەزیرە دارایی واژووی لەسەرەکە ئەبێ هەموو دەستگای ڕاگەاندنی هەرێمی کوردستان و عێراق سەرقاڵی ئەمە بێ بەڕاستی پێم وایە ئەمە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵێن شەرمەزاریە بۆ هەردوو حکوومەت. باشە مامۆستا بەغدای داواکاریێکی تازەی هەیە لە هەرێم؟ بەغا لە تازەترین داواکاریە لە حەبەی شوباتە وەزیری دارایی نووسراوێکی ئاڕاستەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و ئاڕاستی وەزارەت لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە تاکید لەم بابەتە ئاکاتەوە ئەڵێ پێویستە پرۆسەی تەوتین
بەو شێوەیە کە لە بڕیاری دادگای فێدراڵی داهاتوە شرۆڤەی بۆ کردووە جێبەجێ بکرێ. خاڵی دووەمیان باس لە ڕادەستکردنی داهاتەکە. بەڵام ئێستا پێم وایە گرفتێک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵا هەیە، جۆرە لە جۆرەکان دەتوانم بڵێم شرۆڤەی بڕیارەکەی دادگای فیدراڵی لەلایەن دادگای فیدراڵی خۆیەوە جۆرێک لە کار ئاسانی کرد بۆەوەی بتواندرێ ئەو لەمپەرانەی لە بەردەمی تەوتینە هەبوون چارەسەر بکرێ. ئەمان هاتن هەژماری منیانێنە ئەوان هەریان گوت بانکە فیدراڵەکان، بەڵام دادگای فیدراڵی هات ئەتوانم بڵێم چۆنەڵێ شرۆفەیەکی بۆ کرد کە مەجاری تیا هەیە ڕێککەوی لەسەری، ئەویش ئەوە بوو کاڵێ بەپی بڕیارەکە ئەبێ تەوتین لە بانکە فیدراڵەکان بێ یا ئەو بانکانەی کە لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە بە فەرمی ناسێنراون و مامەڵیان لەگەڵاکراوە. و خاڵێکی تر کە زۆر گرنگە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمە نەکرا، ئەڵێ نابێ فشار لە فەرمانبەری هەرێم بکرێ بۆی لە بانکێکی دیاری کراو هەژمار بکاتەوە، بەڵکو فەرمانبەران دەبێ ئازاد بن. بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمەیان نەهێشت، بەڵکو ئیجباریان کرد کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەرە بێ لە ناو هەژماری منابن، لە ناو هەژماری منش ئەم بانکانە چەند بانکێکە کە دیاریان کردو. پێم وایە ئەمە شتی یعنی ئەکرێتە جیاواز بکرێ، ئەکرێت ڕێکەوتن بکرێ و ئەکرێت کۆتایی پێپێندرێ. لای کەمی هەرێمی کوردستان کۆمەڵە هەنگاوی جددی بنایە بۆی بەهانەی نێشتایەتەوە. ئێستا ئێمە هەمیشە ئەڵێن ئەگەر هەرێمی کوردستان هەموو هەنگاوەکان جێبەجێ بکە کەمە هەنگاوی یاسایین، یعنی یاسای بودجە پێمانەڵەوە لەگەڵ بڕیاری دادگای فیدراڵیە. ئەو کاتە ئەگەر هەرێم ئەمەی جێبەجێ بکردایە بەغانی کردایە ئەمانتوانی بڵین بەغا مقەسیرە کەم تەرخەمە ئەو کاتە ڕخنە و گلەیوەکەمان ئاراستەی حکوومەتی عێراقی فیدراڵ و لایەنە پەیوەنددارەکان بکردایە. بەڵام تۆ کە هەرێم نەیکردووە ئێستا نازان ئەوانیش بەڕاستی بە تایبەتی لە ساڵی ڕابردووە نۆ موچەیان نارەوە بوو کە لە هەرێمی کوردستان گرفت دروست بوو بۆ لیستەکان و ئێستا موچەی مانگی 12 بوو بە قوربانی نێوان ئەوەی کە بەغاڵی نردومەوە هەرێمەڵێ کوتێنانم پێپڕ کردوێتەوە. ئەمە بەداخەوە سیستەمێکی ئیداریش کەس خواردووە لە هەرێمی کوردستانە و ئەم ئاسەوارانەی لێکەوت. تۆ بە بڕای خۆت کامیان مقەسیر بوون لە موچەی مانگی 12؟ موچەی مانگی 12 لەو بەشایە کە هەرێمی کوردستان داهاتی وەکو پێویست ڕادەست نەکرد. بۆ هەموو ساڵەکە 399 ملیار ڕادەستی حکوومەتی عێراق کردو. کاتێک ئەوانیش دێن حساباتی ختامی خۆیانەکەن، باسی داهاتی هەرێمی کوردستانەکەن کە دیارە لە هەرێمی کوردستان و لە ئەنجامی گفتوگۆکان و دانیشتەکانە ژمارەیەکی تر دراوە بە عێراق وەپاند بەنجی نەبوون بەو ژمارەیەوە. لەبەرەوە ئەمە پێم وایە بەشێکی من پێم وایە موچەی هەرێمی کوردستان لە هەموو حاڵەتێکە هەرێمی کوردستان لێ بەرپرسە. بۆ چکە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانەوە فەرمانبەران فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان. ئیتر تۆ لەگەڵ بەغایە موفق نەبووی، سەرکەوتوو نەبووی، بەغاکەم تەرخەم بووە، ئەمە بەرپرسیارەتی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵ ناگرێت. باشە. مامۆستا ئێستا بۆ مانگە 48 ملیار داهاتی ناوخۆ نێردراوە بۆ بەغدا. مانگی پێشوو 51 ملیار بوو، ئەم مانگە 48 ملیارە. یعنی ئەم مەبلەغانە مەبلەغی حەقیقی نیوەی داهاتی ناوخۆن. گرفتەکە لێرەدا ئەوەیە کە وەکوتم داهاتی هەرێمی کوردستان شەفاف نییە. وە خۆیان هەندێک جار لایەنە بەرپرسەکان یعنی کەسە بەرپرسەکان لێ دوانیان داوە زۆر لەم بڕیان زیاتر وتووە. بۆ باسی 350 کردو، باسی 300 لە بینی 300 تا 400 ژمارەیان لێ داوە. ئێستا تۆ ئەڵی لە 150 داهاتیش بە پێی هەم یاسای بودجەی عێراق بێ ڕادەستی حکوومەتی فیدراڵی بکرێ، تۆ دێ مانگی پێش 50 ملیاری نردووە، ئەمما گەوکو بە ڕێز ناماژەت بێکرد 48 نردووە. ئێمە جۆرێک لەمپەر دروستکردنە لە بەردەمی دابینکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتێکی گەورەی دەستکەوت کە بڕیارەکەی دادگای فیدراڵی بوو. تۆ هەموو مانگێک لە هەرێمی کوردستانەوە وەفد ئەڕۆیشتوو بۆ 200 ملیار و بۆ 400 ملیار و تۆ ئەم کێشەیە لە کۆڵ بۆەوە کێشەیەک 10 ساڵە لە هەرێمی کوردستان تۆ دەستەوستانی ناتوانانی موچەی فەرمانبەران دابین بکەی. ساڵی وا بۆ 4 موچەت داوە 5 داوە چەند موچەیەکت پاشەکەوت کردووە لێبڕینتە بۆ ئەوەتە بۆ. ئێستا بم بڕیارەتە دەستکەوتێکت دەستکەوت ئەڵێ داهات لە 150 ڕادەستکە تەوتین بکە لیستەکەت پاکەرەوە موچەت دابین نەکرێ. ئەمە بەداخەوە هەرێمی کوردستان ئەم هەنگاوانەی بەجددی وەرنەگروە نەینا ئیتر هەریەکەی بە بیانوێک بەوەی کە ئەمە پێیان وایە لێدانە لە شکۆی هەرێم و لە قەواری هەرێم و دەسەڵاتی هەرێم کەمەکاتەوە. ئێستا گرفتێکی تازە لە بینی هەردوو لایەسەری هەڵداوە، ئەویش ئەوەیە لایەنە پەیوەنددارەکان لە عێراق ئەڵێن ئەبێ چۆن فەرمانبەرانی عێراق مانگانە موچەکان ئەچێتە سەر هەژماری خۆیان، پێویستە هەرێمی کوردستانی ژوا بێ کاتی هەژمارێکەنەوە
کاتێک هەژماری بانکیان بۆ ئەکرێتەوە تەوتین ئەکرێن مانگانە موچەکە بچێتە ڕاستەخۆ بچێتە سەر داهاتی هەژماری فەرمانبەرەکان. هەرێمی کوردستان ئەڵێن ئەبێ بێتە وەزارەتی دارایی ئێمە، وەزارەتی دارایی ئێمە یعنی بەدەستی دوو تەوزیع بێتەوە بۆ فەرمانبەران. کامیان ڕاستەکەن لەمەدا؟ ئەمە سەلاحەت و دەسەڵاتی هەرێمە یان بەغدا ڕاستەکە؟ ئەو بەشەی کە هەرێم وەکو هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە و ئەوێ ئەو بەشە ئاساییە، بەڵام لە کاتێکا تۆ لە هەموو عێراقا سیستەمەکە بەو شێوەیە و لە هەموو دنیاشەوە نەک لە عێراقا، لە هەموو دنیاشا فەرمانبەر مانگانە موچە ئەچێتە سەر هەژمارەکەی. پێم وایە ئەمە لێدان نییە لە قوارەی هەرێم، کەمکردنی دەسەڵات کەمکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان نیە بۆ چونکە تۆ بەردەوام لیست ئەنێری، لیستەکە لای تۆیە، ئیتر مباشەرەت هەیە، مۆڵەتت هەیە، لە دایکبوونیوت هەیە، کۆچکردوت هەیە، خانە نوشونت هەیە. تۆ دوجار لە ڕووی ئیداری و کارژێڕی و فەرمانبەرەکە پابەندە بە ڕێنمایەکانی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. یعنی ئەگەر کەواتە موچەکەی بە شێوەیەک لە شێوەکان تا حکوومەتی هەرێمی کوردستان داتاکان ڕادەستنەکە خۆ ناچێت سەر هەژمارەکانیان. لەبەرەوەم پێم وانە ئەوەی مبەرڕێکی لاوازە بەداخەوە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگێکی جدی بکردا و کۆتایی بەم کێشە بێنە و لە بیری دابینکردنی شایستەی تری خەڵکی کوردستان بووینایە. شایستەی دارایی هەرێمی کوردستان بەس بریتی نییە لە موچە. ئێمە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانمان هەیە و کۆمەڵێک کشتی ترمان هەیە، ئێمە مادەی سەوچلمان هەیە، ئێمە کێشەی ناوچەند جێناکۆکەکانمان هەیە. لەبەرەوە بەداخەوە یعنی هەرێمی کوردستان ئێستا هەموو کێشەکەی قەتیس کردووە لە موچەیە و ئەو ڕێکارانەش بۆ چارەسەرکردنی کێشەکە دانراون پابەند نابێت پێوە. پابەند نابێت پێوە؟ بەدڵنیایە تا ئێستا پابەند نەبووە، هیوادارین لە مودە پابەند. باشە. مامۆستا بەغدادێک داواکاری هەیە مانگی وایە چاوی لێپۆشێ و مانگی وایە دیسانەی هێنێتەوە بەرباس و ئەویش یەکەم کۆدی فەرمانبەران مانگێک داوایەکیان مانگێک چاوی لێپۆشێ ئەوەی کە پێوترێ بۆ تەوتینی موچەی فەرمانبەران بەکارێنێ و داهاتی ناوخۆیە. ینی بەغدا لەسەر چ بنەمایەک ینی مانگی وایە چاوە پۆشێ لە هەرێم و مانگی وا هەیە توندی یەکاتەوە وەکو دەڵێ؟ توانین بڵین بەشێکی پەیوەندی بۆ بارودۆخەوە هەیە کە لە ناوچەکایە. ناوچەکە جۆرێک لە ئاڵۆزی و ناسەقامگیری بەخۆیەوە ئەبینێ کە هەمووان ئەبینین، ئەوەی لە غەزا، ئەوەی لە لوبنان، ئەوەی لە سووریا، ئەوەی لە یەمەن، ئەوەی لە سوودان. عێراقیش بمانەوێت نەمانەوێت لەم ناوچە گەرمەیە، لەم ناوچە گەرمەی مرملانە و سیراعەکاندایە و حکوومەتی عێراقیش نایەوێت بەڕاستی لەگەڵ هەرێمی کوردستانە کێشەکانی ئاڵۆزتر ببێت یان جۆرە لە جۆرەکان چونکە دوجار بمانەوێت یان نەمانەوێت. تۆ قوتی خەڵک شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئەگەر بەردەوام لەم پەری و گرفتی بۆ دروستکەی سەر کێشە بۆ گرفتی تریش دوجار وەک لە کووردا ئەڵەن سفرەی پڕ ئاشتی ماڵە ئەی کاتە سفرەکە بەتاڵ بوو کەواتە ئاشوب لە ماڵا دروست ئەبێ. بەداخەوە یعنی بەشێکی لەوەیە پەیوەندی بەوە هەبێ، بەشێکی لەوەی فشاری دەرەکی بێ لەسەر هەردوو لە چۆن ئێستا بۆنە لە هەرێمی کوردستان نانەوێت هەڵبژاردن بکەن، بەڵام کاتێک فشار دروست کرا ئێستا بۆنە بۆ پێکەنانی حکوومەت من پێم وایە یەکێتی و پارتی ئەگەر دەرفەتیان هەبێ پێکەنانی حکوومەت دواخەنە تا نزیک هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی مەجالی ئەو بانگەشە توندیان هەبێت لە نێوان خۆیانە ئەمە یەک هەوادارانی خۆیانی پێگەرم بکەنەوە بەشێکی تریان بیکەن بە یەک پاکێج بۆ ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ حکوومەتی عێراقیە. بەڵام هەستەکەی تەشجیعەکەیە لەلایەن وڵاتانی دنیاە بۆی حکوومەت پێک پێندرێ سەبارەت بە نردنی شایستەدارایەکانیش کە من پێم وایە ئەمە چارەسەری ڕیشەیی نییە. مانگێک بەڕێکەوتن لەگەڵ سوودانیا و مانگێک بە جۆرە لە جۆرەکان بە چاوپۆشیکردن لە هەندێک کەم و کوڕی. ئەسڵ وایە هەردوو لە یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی ڕێکەوتنیی کۆنکرێتی بێ و گرنتی بۆ موچەی فەرمانبەران دروست بکە، نەک هەموو مانگە ئەم کوردەواریڵێن ئەم حاڵەتە دووبارە بێتوانێت بەداخەوە. باشە مامۆستا زانیاریانەی لە لای تۆ هەیە لەسەر موچەی ئەم مانگە پێش جەژن موچەدا بەشەکرێت؟ ئەگەر چی هەردوو ئەگەرەکە واردە بەڕای من یعنی بەڕای من هەردوو ئەگەرەکە واردە. ئەگەرێکەیە کە پێش جەژن بینێرن تەمیلی هەرێمی کوردستان بکرێ و ئەگەرێکیشی دوا بکەوە یعنی بۆ چووکە بەڵێن زۆر دراوە لە ڕابردووە وعد زۆر دراوە فلان ڕۆژ موچە دێ لە مەفتەیە دێ دووشەمە دێ سێشەمە دێ وا دەرنەچوو لەبەرەوە ناتوانی بڵێ لەس بۆ چووکە ئێستا لەوە ئەسا ئەم شەو بازنەوە کرا کە بەڕە سوودانی ئاماژەی بۆ کردووە کە پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێم و عێراق پێش جەژن دابەش بکرێ
بەڵام دوجار ئێمە هەبێ بزانین ئەمە کۆمەڵی ڕێکاری ئیداری هەیە ئەم ڕێکارانە تەواو بوون دێ تەواو نەبوو دواکە وەزارەتی دارایی هەرێم دەڵێ هەموو ڕێکارەکان تەواو بوون ئیتر بەر لەوەی بەرنامەکە دەست پێ بکەم ڕاگەنراوێکی بڵاو کردەوە دەڵێ هەموو ڕێکارەکان تەواو بوون ئەوەی کە پەیوەندی بە وردەکاری لیستەکەەوە بێ ئێستەی تر لە بەردەست مەرحەمەتی تەیب سامیە ئیمزای بکە هیواداری نوابێ گرفتی بۆ دروست نەبێ چونکە زۆر جاری تر ئەزمموی تاڵمان هەیە لەگەڵ ئەمەیە و ئەزمموی نەخوازراومان هەیە بڕیار بۆ بەیانی موچە بێ و نهاتوە بڕیار بە فلان ڕۆژ بێ و گرفتی بۆ دروست بووە هیوادارین کە هەردوو لە ئەو ناکۆکیانەیە هەیەە زاڵ بن بەسەریا و چارەسەری بکەن و هیچ کە دارەکە لەسەر سەری موچەخۆر و خانشینی هەرێمی کوردستانە کە من پێم وایە ئەمە وەکو لابیدایەت شو ئاماژەم پێکرد مخالفێکی سەریحی بڕیارەکەی دادگای فیدراڵیە بۆ چونکە بڕیار ئەگەر حکومەتی هەرێم و قەسیرە بە شێوازی تری جراتی لەگەڵا بکەن یعنی تاوانی موچەخۆرێک فەرمانبەرێک چییە لە هەرێمی کوردستانە کە لە کاتێکا بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەبێ وەکو هاوشەوەی ناوچەکانی تری عێراق لە کاتی خۆیان موچەوەەر بگرێ ئەمە هەم حەقێکی دەستوریە هەم بڕیاری دادگای فیدراڵیمانەیە بەڵام بەداخەوە یعنی هەردوو لا وەکوتم ئێستا هەرێمی کوردستان دەڵێ لیستەکەمان پاک و بێکێشە مشکیلە بووە تەنانەت لێژنەی وردبینی بەغداش هیچ کێشێکیان لەگەڵیان نەبوو ئەمە ئەم قسانە ئەکرێ هیواداری وابێ بەڵام من حەزەکەم شتێ بڵم کێشەکان لە نێوان هەرێم و بەغایە هێندە زۆرن یەک کێشە نییە دەست بۆ هەر دۆسیەکە بەی ئاڵۆزە بۆ نمونە باسی ئێستا و خانەنشینێکە لە هەرێم کراوە چوی دنیاە هەبووە خانەنشین ئەکرێ ئیکرامیەکەی نادرێت موچەکەی سێ-چوار مانگی بەسەراچێ ئەنجا پێی ئەدرێ یعنی جۆرێک لە جۆرەکان ئێستا خاننشینی وا هەیە لە یەکی خاننشین بووە لە ماڵەوەی ئەوە تا ئێستا موچەی وەرنەگرتووە داماوە لەوەی کرێکی بێ لەوەی نەخۆشی هەبێ یعنی حاڵەتێکی یعنی ئەمە لە کوێی دنیادا هەبووە تۆ ئاوا یاری بەقوت و بژێوی هاوڵاتیەکانی خۆت بکەیت یعنی ئەمە پێمانەڵێ بەداخەوە بەڵێن زۆر درا لێ دوان زۆر درا بەڵام وا دەرناچن ئەمە کێشەکەی بۆیە خەڵکی هەرێمی کوردستان مافی خۆیانە بەڕاستی بە گومان بن لە هەموو ئەو قسانێکە یعنی مامۆسایەسە تۆش دڵنیانی لەوەی موچە ئەدرێن ئێستا بەپی لە دوانەکان بێ کێشە نەماوە بەڵام کە وەکوتم لە ڕابردوو شقسی وا کراوە بەڵام لە سعاتی سفرە گرفتێکی بۆ دروست بوو ئەی موچەر ساعتی سفری هەیە بەداخەوە لە عێراق و هەرێمی کوردستانە وای لێهاتوو وەگەست پێ بکەنی زەختێکەیە مانگی پێشووتیان ئەمریکیەکان زەختیان کردوتیانە موچە بنێ من پێم وایە هەم وڵاتانی دەرەوە و هەندێک دوورنێ لە وڵاتانی دراوسێش بۆی سەقامگیری لە هەرێمی کوردستان و عێراقا لای کەمی بارودۆخەکە بەتایبەتی دوای ڕووداوەکانی سووریا هەمومان نەزانین وڵاتێکی دراوسێ و سنوورێکی بەرفراوانی لەگەڵ عێراقا هەیە بۆ ئەوەی لە عێراق و هەرێمی کوردستانە ئاراستەکە بە دۆخێکی نەخواسترا و نەڕوە بیلفعل لەوەی وەکو بەڕێز ئاماژت پێکرد ئەگەر فشاریش نەبێ ینی جۆرێک لە تەوسیە و لە داواکردن هەبێ بەوەی کە ئەم کێشانە چکە زۆر چار ئەمریکا وڵاتانی زلێنیان کردوتەوە داواکەن کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێ و بەتابەتی مەسەلەی هەناردەکردنەوەی نەوەیت مەسەلەی موچەی دابینکردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان زۆر جار نیاشاردووە زۆر بەڕێز مامۆستا دارەستەکان یانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانش بە هیوایەوەی تر ئەوە بەرنامە لەسەر موچە و لیستەکان هەرێمی کوردستان نەکەین بچێتە سەر ڕتمی ئاسایی خۆی سپاس دەکەم بەخێرات